ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn and Explore. وەرزی سەرمان نزیک بۆ تۆ و وەرزی پاییز بۆ ئەو بەناوبانگە کە ڕەنگە زۆر بەمان تووشی پەتای هەڵامەت ببین، بەڵام چەند ڕێگایەک هەیە بۆ خۆپاراستن یاخود چەند خواردنێک هەیە کە بیان خۆین ئەبێتە هۆی ئەوەی کە تا ڕادێک بمان پارێزێت لە پەتای هەڵامەت. ئێمەش ئێستا 5 لەو خواردنانتان پێ ئاشنا ئەکەین. سەرەتا با بە کورتی باسێکی هەڵامەت خۆی بکەین. هەڵامەت نەخۆشیەکی درمە هەروەک لە زۆر بەمان ناشکرایە کە نەخۆشیە درمەکانیش ئەگوازرێنەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە بەهۆی هۆکارەکانەوە. لە هۆکارەکانیش ئەگەر بەرکەوتن بێت یاخود لە ڕێگەی هەواوە بێت یاخود لە ڕێگەی بەکارهێنانی شتێک بێت کە کەسی توش بوو بەکاری هێنەوە، بۆ نمونەوەک پەرداخ و کەوچک. ئێستا شێمە 5 لەو خواردناتان پێ ناسێنین کە ئەگەر بێت و بەکاریان بهێنین یاخود ئەگەر بێت و بیان خۆین دەبێتە هۆی پاراستنمان تا ڕادێک لە نەخۆشی هەڵامەت. ئێستاش باباسی خواردنەکان بکەین. سیر. هەمومان دەزانین کە خواردنی بڕێکی زۆر لە سیر دەبێتە هۆی بێزارکردنی دەوروبەرمان، بەڵام لەگەڵ ئەوەشدا مادەیەکی شلی زمانگری ڕۆناوی لە ناو سیردا هەیە پێی دەوترێت ئەلیسین کە ئەم مادەیە دژە بەکتریایە و دەبێتە هۆی چالاکردنی سیستمی بەرگری لەشمان و تا ڕادێک دوورمان دەخاتەوە لە پەتای هەڵامەت. ماستا و ماست بە شێوەیەکی گشتی بەکتریای بەسوودیان تێدا کە ڕەنگە لامان ئاشکرا بێت کە بەکتریا هەم زیان بەخشی هەیە و لە هەمان کاتا بەسوودیشی هەیە. ماستا و ماست بەکتریای بەسوودیان تێدایە کە دەبێتە هۆی پاراستنی ددانەکانمان، بە تایبەت سەر ڕایەمەش دەبێتە هۆی پاراستنمان لە بەکتریای زیان بەخش و ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی پەتای هەڵامەت. بیبەری سوور. ڤیتامین سی ئەو ڤیتامینەیە کە ڕەنگە بێتەوە بیرمان کاتێک باسی هەڵامەت دەکرێت، واتە ڤیتامین سی هۆکارێکی سەرەکیە بۆ نەهێشتنی پەتای هەڵامەت. بیبەری سووریش ئەتوانین بڵین پڕە لەو ڤیتامینە، واتە پڕە لە ڤیتامین سی. بە شێوەیەکی گشتی بیبەرێکی سووری ئاسایی واتە قەبارەیەکی ئاسایی هەبێت نزیکەی 150 میلیگرام ڤیتامین سی تێدایە کە بەڕاستی ئەمەش ڕێژەیەکی زۆرە. زۆربەی شارەزایان بڕوایان وایە کە بۆ ئەوەی خۆمان لە هەڵامەت بە دوور بگرین پێویستە ڕۆژانە یاخود لەو وەرزانەی کە هەڵامەت تێدا بڵاوە 500 میلیگرام و تەنانەت بگرە 1000 میلیگرامیش لە ڤیتامین سی بخورێت کە لە ڕێگەی ئەو خواردنانەوە کە ڤیتامین سی تێدایە کە بیبەری سوور ڕێژەیەکی زۆری لەو ڤیتامینە تێدایە. قارچک خواردنێکی دیکەیە کە ڕەنگە بە خەیاڵی کەسماندا نەهات بێت کاتێک تووشی هەڵامەت بووین. جۆرە جیاوازەکانی قارچک پێکهاتی خۆراکی ناوێن جیاوازە. لەگەڵ ئەوەشدا زۆربیان دژە ئۆکسانیان تێدایە کە یارمەتی سیستمی بەرگری لەشمان دەدەن کەمێک بەهێزتر بێت دژی هەڵامەت. بەڵام بێ بزانین کە قارچک جۆریان هەیە زیانمەند و ژەهراوین و ڕەنگە بێتە هۆی مەترسی بۆ ژیانمان. گوڵە بە ڕۆژە. شەو درێژ بۆ و زۆربەمان شەوان بە دیار تەلەڤیزۆنەوە دادەنیشین و کیلۆی گوڵە بە ڕۆژە خۆین و هەر بە خەیاڵیشمانەنێت. و ڕەنگە ئەوەش نەزانین کە گوڵە بە ڕۆژە دەوڵەمەندە بە ڤیتامین ئی کە وای لێ دەکات بەسوود بێت دژی هەڵامەت. و هەروەها بۆ ئەو کەسانی کە نەخۆشی پەستانی خوێنیان هەیە دەتوانن سوودێکی زیاتر لە گوڵە بە ڕۆژە وەربگرن ئەگەر بێت و بە بێخوێ بخورێت، واتە ئەگەر بێت و کەسانی ئاساییش گوڵە بە ڕۆژە بە بێخوێ بخۆن ئەوە بەسوودترە بۆیان وەک ئەوەی کە گوڵە بە ڕۆژەکە خوێ پێوە بێت. بەم شێوازەش کۆتاییمان بە ڤیدیۆی ئەمڕۆمان هێنا. هیواداری هەمووتان تەندروست باش و سەلامەت بن و بە دوور بن لەم نەخۆشی زعاجە. هیوامان کاتێک خۆشە بۆ گشت لایەکتان. خواتان لەگەڵ.